بینەرانی عەزیز ئەوەی کە دەیبیستن بابەتێکە لە ژێرناوی چۆن کۆماری ئیسلامی زۆرینەی خەڵکی ئێرانی کرد بە دوژمنی خۆی. کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لەو سیستمە سیاسیە دەگمەنانەی دنیای ئەمڕۆ کە تەقریبەن هەموو بەشەکانی کۆمەڵگا، هەموو بیر و باوەڕە سیاسیەکان، هەموو کەمینە نەتەوەیی و ئاینیەکان و تەواوی گروپە کۆمەڵایەتی و مەدەنیەکانی کردووە بە نەیار و دژمنی خۆی. بەهاتنە سەر دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی زیاتر لە 14 لەمەوبەر سەرەتا سەرکوتکردن و کوشتنی لایەنگران و بەڕێوەبەرانی ڕەژیمی پاشایەتی دەستی پێکرد و هەرچیەکی توانی کوشتی یان سامان و دارایەکانیانی دەست بەسەر کرد و مەلاکانی بچووک و گەورە شەوێک بوون بە کۆشکنیشی. کوردستان، تورکمان سەحرا، بەندەری ئەنزەلی و کۆمونیستەکان شەپۆلی دووهەمی تێرۆر و کوشتن بوون. ئەوان ڕێبەرانی خەڵکی تورکەمەن سەحرایان لە سێدارەدا. خومەینی فەرمانی جیهادی دژی خەڵکی کوردستان دەرکرد. 46 ساڵ کوشتن و سەرکوتکردن لە کوردستان هەروە بەردەوامە. ژنان و سەپاندنی بێمافی بەسەریاندا بوو بە ناسنامە و هۆکاری بوونی حکوومەتی ئیسلامی. لە هەنگاوی یەکەمدا حیجابی زۆرم لێ و هەوڵدان بۆ ماڵەوە نشینکردنیان و دواتر دانانی یاسا کۆنەپەرستەکان و هەڵوەشانەوەی هەر دەستکەوتێکی پێشووی ژنان خرایە بەرنامەوە. ئەم سەرکوتکردنە لە بەرامبەر بەرگری بێوێنەی ژناندا هەر بەردەوامە و لە ڕاستیدا خەبات و بەرگری ژنان لە بەرامبەر یاسا سەدە ناوەڕاستی و کۆنەپەرستەکانی کۆماری ئیسلامی کە ئاپارتایدێکی ڕەگەزی تەواوەتیە پاژنەی ئاشیلی ڕژیمی ئیسلامیە. کەمینە نەتەوەیی و ئاینیەکان و بەتایبەت بەهاییەکان و خەڵکی کورد کرانە ئاماج. سەرکوتکردنی بەرگری خەڵکی کوردستان بە دڕندانەترین شێوە جێبەجێکرا. پرۆژەی تەواوەتی لابردنی فیزیکی و سیستماتیکی بەهاییەکان خرایە بەرنامەوە و تەنانەت گۆڕستانەکانیشیان لە ئەماندانەمان. کوشتار و سەرکوتکردنی کۆمونیستەکان بێوچان بەردەوام بوو و دواتر لایەنگران و ئەندامانی ڕێکخراوی موجاهیدین کە چەند ساڵێک پشتیوان و داکۆکیکاری حکوومەتی ئیسلامی بوون زیادیان کرد و لە ساڵی 1367 ئەم کوشتارە گەیشتە لووتکەی خۆی و هەزاران کەس لە زیندانیە سیاسیەکان لە زینداندا لە سێدارەدرا. ڕژیم کە بە بەڵێنی یارمەتیدانی مستەزعەفین واتە چەوساوەکان هاتبووە سەردەسەڵات، کرێکاران و زەحمەتکێشانی تووشی هەژاری و بێبەشی بێوێنە کرد. بێکاری، گرانی، نەبوونی ئاو و کارەبا، نەبوونی خانووی گونجاو و سەرکوتکردنی ڕێبەرانی کرێکاری دیاری ڕژیمی ئیسلامی بوو بۆ توودەی ملیۆنی کرێکار و زەحمەتکێش. زانکۆکان داخران و ئیسلامی کران، ناوەندە ئاینیەکان بوارەکان لەسەر زانکۆ و دامەزراوە زانستی و پەروەردەییەکان تەنگ کرد. سەدان مامۆستای زانکۆ دەرکران و هەزاران خوێندکار ستارەدار کران و لە خوێندن بێبەشکران. جیابیران، نووسەران، شاعران، هونەرمەندانی سینەما و شانۆ و موسیقا هەموویان لەگەڵ فشاری پشکێنی دەستگای سانسۆر و پشکنینی بیر و باوەڕ ڕوبەڕوو بوونەوە و ژنان لە بواری گۆرانی وتن لابران. ژینگەی ئێران بە سیاسەت و بەرنامە وێرانکارەکانی دەسەڵاتدارانی ئیسلامی تا سنووری لە ناوچوون برا و چالاکوانانی ژینگە بە بیانووی گاڵتە جارانەی سیخۆڕی تیرۆرکران لە سێدارە دران یان چوونە زیندان. ڕۆژنامە سەربەخۆکان یەک بە دوای یەک داخران، ڕۆژنامە نووسان چوونە زیندان یان ناچار بە کۆچکردن بوون. کارگێشتە ئەوەی کە دوای داخستنی میدیا بەردەستەکان هێرشیان کردە سەر فەزای مەجازی و ئینتەرنێت و 5 ملیۆن سایتیان بلۆک کرد. پارێزەرە سەربەخۆکان و دامەزراوە مافی مرۆڤیەکانیان وەک دژمنی ڕژیم ناساند و شەپۆلێک لە چالاکوانانی مافی مرۆڤ دامەزراوە یاساییەکان و پارێزەرە ئازادی خواز و شەریفەکانیان زیندانی کرد یان خستیان نەنەماڵەوە یان ناچار بە بەجێهێشتنی وڵاتیان کردن. جوتیاران، ئاژەڵداران، بەرهەمهێنەرە بچووکەکان، بازاڕیەکان کە کارەکان لە گرەوی بەکارهێنانی ئینتەرنێت و بەهای دراوی جێگیردایە بەرەو مایە پوچوونی بردن. خانە نشینکراوان کە دەبێت لە ئەمنیەت و ڕێزدا بژین کردیان بە توێژێکی هەژار و زیان لێکەوتووی کۆمەلگا و چەندین ملیۆنیان لە تەمەنی بە ساڵاچووندا لەگەڵ کێشەی دەرونی و مادی ڕوبەڕوو کردەوە.
بڵاوبوونەوەی ئیعتیاد و لەشفرۆشی کە بۆتە کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی و ملیۆنان کەسگی ڕۆدەی بوون بەشێکە لە تراژیدیای حکوومەتی ئیسلامی. لە بواری ناوخۆییدا هیچ بەشێکی وڵات لە ئەماندا نەما. جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق، جەنگ دژی خەڵکی کوردستان، کوشتنی کۆڵبەران لە کوردستان و سوتەمەنی هەڵگرەکان لە بەلوچستان، چاندنی ملیۆن هامین لە ناوچە سنووریەکانی ڕۆژاوای وڵات و بریندارکردن و کوشتن لە ژینگەی کار و ژیانیاندا و ناچارکردنی زیاتر لە 5 ملیۆن کەس بۆ کۆچکردن لە ئێران بەشێکی بچووکن لە کارنامەی حکوومەتی ئیسلامی لە زیاتر لە 4 دەهەی ڕابردوودا. لە بواری دەرەکیدا هەناردەکردنی تێرۆریزم، دامەزراندنی شەڕی ناوخۆیی لە چەندین وڵات و وەڕێخستنی شەڕی ئاینی لە ناوچەکەدا لە درێژەی سیاسەتە ناوخۆیەکانی ڕژیم ژیانی لەسەر خەڵکی ئێران زیاتر لە پێش و دژوارتر کردو. حکوومەتە باوەکانی بورژوازی بە گشتی هەوڵ دەدەن لە ناڕەزایەتیەکان کەم بکەنەوە و لەم ڕێگەیەوە بەردەوامی خۆیان دابین بکەن، بەڵام ڕژیمی ئیسلامی لە ڕۆژی یەکەمی هاتنە سەردەسەڵاتیەوە تا بە ئەمڕۆ کە شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئارادایە بەردەوام ناڕەزایەتیەکانی زیاد کردووە و ئەمڕۆ چیتر جگە لە 10 تا 15% دانیشتوانی ئێران کە سوول لە ڕانتی حکوومەتی وەردەگرن هیچ بەشێکی کۆمەڵگا لەگەڵ یاندانین یان خوازیاری لە ناوبردن و ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی. 46 ساڵ بەرگری و خەباتی خەڵکی ئێران لە بەرامبەر ڕژیمی ئیسلامی خەریکە ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی تۆمار بکات. خەڵک بە دروستی تێگەیشتون کە بەردەوامی حکوومەتی ئیسلامی هاوتایە لەگەڵ برسێتی و بێکاری، زەوتکردنی سەرەتایەترین مافە مرۆییەکان لە ناوبردنی ژینگە، دواکەوتویی لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی و ئەم ڕژیمە دژمنی خەڵکە.